سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بابەت یاداشنامە. ئێمە وەک دەرچوانی یەکەم و دووەم و سێیەمی سەرئاستی بەش و کۆلێژەکانی زانکۆ و پەیمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2016 بۆ 2017 کە ژمارەمان زیاترە لە 1100 دەرچوو، ماوەی زیاتر لە 3 ساڵە لە چاوەڕوانی دامەزراندن داین و تا ئێستا بڕیار لە دامەزراندنمان نەدراوە. جێگای ئاماژە پێدانە لە بەرواری 1 ساڵی 2019 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە نووسراوی فەرمی داوای ناوەکانمانی لە زانکۆکان کردووە، بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک لەو بارەیەوە نەدراوە. ئەمە سەرەڕای ئەوەی چەندین جار لەلایەن سەرۆک و ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و بەرپرسانی باڵا لە وەزارەت و ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و بەرپرسانی باڵا لە وەزارەت و ئەنجومەنی وەزیران پێمان ڕاگەێنراوە کە لە هەوڵەکان بەردەوامن بۆ دامەزراندنمان، بەڵام تا ئێستا ئەم هەوڵانە نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە داواکارین لە بەڕێستان: 1. هەرچی زووە بڕیار لەسەر دامەزراندنمان بدرێت پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن. 2. قەرەبووکردنەوەی 4 ساڵ چاوەڕوانیمان و هەژمارکردنی وەک خزمەتی ئیداری و سەرپشککردنمان لە دووبارە درێژەدان بە خوێندن. لێرەوە ڕایدەگەیەنین لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکانمان پلانی داهاتوومان مانگرتنە لە بەردەم ئەنجومەنی وەزیران تا ئەو کاتەی بڕیار لەسەر دامەزراندنمان دەدرێت و سەلامەتی و ئاسایشی دەرچوانمان لە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانە.